بە ناوی خی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵین کە لەم دەرفەتەشدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم ئەبووە ئەمڕۆ هاوکارم کاک بەختیار عەبدوڵڵام بەرنامەی پێشکەش بکردایە بەس لەبەرەوەی کە ناساغی هەبوو واتە پاساوی نەهاتنی هەبوو بۆیە پاساوەکەیمان قوبڵ کرد. من پەیوەند عومەر لە خزمەتانە بم بۆ پێشکەشکردنی باسوخواسی ئەمڕۆ. خۆشەویستان باسوخواسی ئەمڕۆمان قسەکردن لەسەر خۆشەویستی دەربڕین بۆ پێغەمبەری خوا. خۆتان نەزانم مانگە پێگوترێ مانجی مەولود ماندی بە وەلادەت هاتنی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ. بۆیە مناسبەی زۆری تیاکرێەوە هەروەها بە جۆرە لە جۆرەکان خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا دەربڕدرێ هەرێکە بە شێوەیەک ڕەنگە یەکێک لافیتەیەک بنووسێ یەکێک شیرینیەک ببەخشێتەوە یاخود یەکێک چۆنەڵی داوەتێک ساز بکە یا بڵێن ئاهەنگێک ساز بکە هەمووشان پێگوترێ بە جۆرە لە جۆرەکان پێگوترێ یادی مەولود یاخود یادی بە دنیا هاتنی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ. بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا ئەحمەد خامیشی. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاسان دەکەم. زۆر سپاس موفق بنیاخۆ. مامۆستا کە باس لە خۆشەویستی ئەکرێ باس لە وەلایەکی زۆر ئەکرێ بۆ شتێکی دیاری کراو. ینی بۆ نمونە کە ئێمە باس لە خۆشەویستی دەربڕین ئەکەین بۆ پێغەمبەری خوا واتە وەلایەک دەربڕین بۆ پێغەمبەر و پێغەمبەرمان خۆشەوێ. بەڵام خۆشەویستی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ جیاوازی هەیە لە خۆشەویستیەکانی تر. دەکرێت پرسیارەکە ئاوا لێ بکەین ئایا خۆشەویستی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەر خۆشەویستێکی ئاساییە وەکو تێکڕای ئەو شتانی کە خۆشمانەوێت یا ئەندازەیەک تایبەتمەندی و جیاوازی هەیە؟ بەڵێ. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ولد الهدى فالكائنات ضياء وفم الزمان تبسم وثناء. سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە و لەخوای گەورە داواکارین قسەکانمان و بەرنامەکە ببێتە مایەی زیاتر تێگەیشتن و حاڵی بوون و زیاتر خۆشەویستی و خوای گەورە بەمان بکات بە توێشوی قیامەت ئینشاء الله تعالی. بێگومان خۆشەویستی چەمک و زاراوەیەکە کە هەمومان لە دڵماندایە و هەمومان کۆمەڵەشتمان خۆش دەوێ. هەرێکێک لە ئێمە خۆمان خۆش دەوێ، ماڵ منداڵمان خۆش دەوێ، ئەو پارەی هەمانە، ئەو خانووی هەمانە، ئەو سیارەی هەمانە، ئەو جار وەتەن و نیشتیمانەکەمان خۆش دەوێ، خێزانەکەمان، ماڵ منداڵمان، هەموو شتەکانمان ئەو شتانەمان خۆش دەوێ. بەڵام خۆشەویستی ئەوانە هەر هەمووی سنووردارە. خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەروی هەموو خۆشەویستیەکانەوەیە و بێسنوورە. والذین آمنوا أشد حبا لله. ئیمانداران خوایان لە هەموو شتێک زیاتر خۆش دەوێ بە فەرمانی خوش پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم خۆش دەوێ. لەبەر ئەوە ئەو خۆشەویستی کە بۆ پێغەمبەری خوامان هەیە صلی الله عليه وسلم ئەو وەلاء ئەو خۆشەویستیە جیاوازە لە خۆشەویستیەکانی تر و سنووری تێپەڕاندووە. چونکە ئەگەر خۆشمان نەوێ چونکە ئەو خۆشەویستی پێغەمبەری خوا عیبادەتە و ئەگەر خۆشمان نەوێ ناتوانین گوێڕاڵی بکەین. لەبەر ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشمان دەوێت چونکە النبی أولى بالمؤمنین من أنفسهم. پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم لە خۆمان لە پێشترە بۆ ئیمانداران کە دینێکی بۆ هێناوین، کە بەرنامەیەکی بۆ هێناوین، کە ڕزگاری کردوین. خوای گەورە منەت دەکا بەسەر ئیمانداراندا کە پێغەمبەرێکی بۆ ناردوون لە خۆیان، لە نەفسی خۆیان، چونکە بەڕاستی یوزەکیهم ویعلمهم الکتاب والحکمە. لەبەرەوە ئەگەر ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبووایە ئەو دین و بەرنامەی بۆ ئێمە نهێنابایە بەڕاستی ئێمە گومڕا بووین، سەر لێ شێوا بووین. بۆیە خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عیبادەتە و لە سەروی هەموو خۆشەویستیەکانەوەیە. وە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. من واتە ئیمانی تەواو نییە، یان ئیمانی دانامەزرێ، یان ئیمانی نییە هەتاوەکو منی لە خۆی و لە دایک و باوک و لە هەموو خەڵکی زیاتر خۆشتر نەوێ. ئەوەش مەشهورە کە ئیمامی عومەر جارێکیان فەرمووی ڕەسوولی خوا لە خۆم بەولاوە تۆم لە هەموو کەس خۆشت دەوێ. دوای پێغەمبەر فەرمووی دەی دەبێت لە خۆشت، دوای تۆزە هەڵوێستیش کرد. ئەنجا فەرمووی قوربان ئێستا تۆم لە خۆشتم خۆش دەوێ. ئەنجا پێغەمبەر فەرمووی الآن یا عومەر، فەرمووی ئێستا ئیمانەکەت تەواوە. بۆیە بەڕاستی دەبێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خودی خۆشمان خۆشتر بوێ. بەڵام ئایا تا چەند ئێمە ڕاست دەکەین و تا چەند ئێمە واین ئەوە شتێکیە. مامۆستاکەواتە خۆشەویستی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پەیوەندی بە ئیمانی ئینسانەوە، واتە شتێکی ئاسایی نییە. نەخێر ئاسایی نییە. بەس باشە مامۆستا ئەگەر باس لە خۆشەویستی ئەکرێ باس لە وەلا ئەکرێ بۆ مەسەلەن بۆ منە بۆ کەسێکی دیاریکراو ئەم کەسە دیاریکراوە مەسەلەن بۆ منە ئەگەر
باوا بڵێ من جەنابتم خۆش بوێ هەوڵە دەم هەمیشە نزیک بم لێت و هەمیشە مەسەلەن بۆن منە جاری وایە هەیە گاتە ئەوەی کە بمێ وەکو جەنابەت بپۆشم بمێ هەڵسو کۆتەکانم وەکو جەنابەت بێ خۆ ئەگەر ئەمە تەشبیهکەین بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوەی کە ئەگەر ئینسان پێغەمبەری خوای خۆش بوێ نابێ کۆمەڵک نیشانە و کۆمەڵک مەسەلەن بۆ من ئەسەری تیا دەربکەوێت کە ینی گەواهی ئەوە بدەن کە ئەم کەسە پێغەمبەری خوای خۆشەوێ نیشانەکان چی؟ بەڵێ بەتاکید خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر بە قسە نابێ و هەر بە پێ هەڵاوتنیش نابێ و هەر بە موناجاتیش نابێ و هەر بە بەرگولی باسیش نابێ یعنی خەڵکێک هەیە خۆشویستنەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنها لە هەندێک شتا کۆ کردوتەوە لەبەر ئەوە ئێمە نیشانەکانی خۆشویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە دەڵێن خوامان خۆش دەبێت خوای گەورە فەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله أجر خواتان خوش ده فرمون شون پیغمبر صلی الله علیه و سلم خواش ده خوش ده باش اما دلن پیغمبر من خوش ده صلی الله علیه و سلم نشانکانی او خوشویستی چیه بو پیغمبر خوا صلی الله علیه و سلم یکمیان بینینی يعني اما دبي اوات من او بي اما پیغمبر ببینین صلی الله علیه و سلم چه فرمویتی طوبى لمن رآني وآمن بي يكجار فرموي كهر خوشبختي بو كسي مني بيني وإيماني بهناو بلام حوت جاران فرموي طوبى لمن لم يراني وآمن بي 7 مرات حوت جاران فرموي خوشبختي بو كسي إيماني بمن هنا ونيبينيم إن شاء الله إما لوانين أم أمتك إما قدري خواب بيبجمو لبيني بيام صلى الله عليه وسلم بلام إن شاء الله لبهشتا أجر خواب مانداتي إن شاء الله ديبينين وبخدمة خوي وياراني داقين جارة بروا بشكل بيام صلى الله عليه وسلم أمتك خوي زور خوش بيستوا حتى جارش كانت تشوفوا قبرستاني بقيع لقال هاولان فرموي وددت لو أني رأيت إخواني فرمي عواتم دخواز خوز قبرا كان يخون ببينيايا هاولان فرميان أولسنا إخوانك يا رسول الله فرمي أي رسول إخوان أي إما برايتونين فرمي بل أنتم أصحابي إيوه هاوري وهاولي منن ولكن إخواني الذين آمنوا بي ولم يراني براكانم أوانا كإيمانيا بمن هنا ومن ينبيني وها في مصر الله آواتي خواستوا كواتا إما بقدر إخوة كلا زماني أو دانا بني أمتي آخر زماني نوم سردمي فتنيا إما أجر التزام كين بربازكي أو إن شاء الله لبهشتا بخدمتي دقين كواتا نشاني يكن بينيني بوي أجر كسر لخوي شابي بيني أو بخوي جورك لا مزجيني وبشراو نشاني إيماني إن شاء الله تعالى بلان بينا بيت أصحابه دو مينيان ناسين وشعر زابوني يعني إما دبي هول بين كما دام ضلين خوش ماندي بابين أو بيغمبرة بناسين يعني فقه السيرة مان هي حكمة لجيانكي نك حكايتك بي وبيجرينوا شكا بيغمبران سلام إخوان للسربيت بو خوان نهاتون بو خلقاتون يعني سيدنا يوسف كهاتو هلم نالو خو إنساني باش بوا حفيظ عليم بلام هاتو ويبراكاني شاكا كخرابون حضرت موسى سلام إخوان للسربيت خو هلا أولو إنساني باش بوا قوي أمين بلام هاتو بنو إسرائيل شاكا كلان دابون پیغمبری خوش ما صلی الله علیه وسلم هر ل پیش پیغمبریتیش نازناوکی چی بو الصادق الامین خو انسانشی باش بو بلان بو هاتو خلقکای با چاکا پیغمبران بو خو ان هاتون بو خلچی هاتون انجا که هاتوشن دوشتی زور گرینجان هناوا بالهدى ودين الحق خوای گەورە کە پیغمبران ناردو بدوشتی زور مهم بالهدى ودين بهدایت برنمونی كأما براسي إنسان هرچند شارزابي وبروفيسور بعلمي هبي أجر هدايتي لقلنا به أو علم زيادة شيء بخرابة بكاردين خو استا الدنيا يك ماستر ودكتوراه وتكنولوجيا من هي أي بو خلق بختورنية أي بو أوتا صالح وصالح خوزق ببارة أي بو أمو درو وخيانة وقندلي وفسادي وكشنو برينهم بردوام زيادة به بو شونك هدايتي لقلنية لبرو أوكتا علمك بو خرابة بكاردين بالهدى والدين الحق والدين حق شبو هناوين كأم إسلام إيمانية فماذا بعد الحق إلا الضلال يعني لك مدرس بو أي بونا أمش لا لو فرمايشتي كجنابة فرموتان بو أمش ليه شون الله ليه هلنا نجريك هداكا والروشناي به ومعنايك شونك روشن كاتوا حقكش بريتي به لو رجعيك بيعروين وتوري بعزيك كبيغمر هنايتي سرطار روشناي زور جوانا هدايته رينموني أما كهنات وديني حقيش أو دين حقيقة كوا أم إسلام خو بيش أم إسلامش ديني كهبوا شريعة الروماني هبوا شريعة الروسي هبوا شريعة الصيني هبوا دواي أوانش ديمقراطي بلام أوانا هر هميان بأجرو أصنيش تشسبانديان چونك بناغيش كونكريتي نبو بردوام صالنا تعديل شان ذكرنا وهموار كنا ويدستور بينه وبقى چونك بناغي كونكريتي نبو بردوام روخان رمان خلشان بختور نكر بس أم خواي جورب أم ديني حقيقة بو هناين لرجع بيوم صلى الله عليه وسلم أو تاد بيني بناغي
کۆنکرێتی ئەم هەموو دژایەتە دەکرێت بە ناوی ئیسلامەوە بە ناوی شارەزا لە بواری فکری ئیسلامیدا بە ناوی هەدایانشتەوە دێن لێی دەدەن لەم ئیسلامە بچووکی دەکەنەوە بەردەوام کۆمەڵە کەناڵی میدیایی زۆر زەخم دامەزراوە بۆ دژایەتی ئیسلام خەڵکەکی زۆر دێنن بەڵام چونکە بناقی کۆنکرێتیە بەڕاستی ناتوانن یعنی تا ئێستا ڕخنێکی زانستیان لێ نەگرتووە کەواتە ناسینی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر گرنگە بەوەی کە ئەو دووشتەش کە بۆی هێناوین کە هیدایەت و دینی حەقە ئەمە خۆشەویستی وامان لێ دەکات کە ئێمە وا بکەین پێغەمبەر بناسین چونکە ئەگەر هەتا زیاتر بیناسین زیاتر خۆش شارەزای دەبین هەتا زیاتر شارەزای بین زیاتر خۆشمان دەوێت خەڵکانێک پێغەمبەر ناناسێ صلی الله علیه و سلم دەڵێ چی وەڵا پێغەمبەری عەرەبە ئەوە کەلتوری عەرەبە وەڵا بۆ عەرەب هاتووە ئەوە نازام ئەوە ئێمە دەمانەوێت ئەمان بەناوی کوردایەتیەوە خەڵکێکی یعنی خۆی بێدین کردووە دەڵێ وەڵا ئەمە بە دوو پێغەمبەری عەرەب ناکەین بابم ئەگەر بیناسێ پێغەمبەر عیمانەکەی چی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین خۆ نەیگوتە للمؤمنینیش بۆ هەموو عالم یعنی بۆ کافر و مسلمان و بۆ تورک و کورد و عەرەب و هەموو مرۆڤەکان ئەوە چکە نایناسێ لەبەر جەهلی خۆی بێدین دەکا هەر خۆی کافر دەکا لەبەر ئەوەی دەڵڵاوە ئەوە ناسیۆنالیستێکە وای لێ کرد دەڵێ پێغەمبەری عەرەبە دەوڵاگە پێغەمبەری عەرەبێ منیش نامێن بەڵێ عەرەبە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام پێغەمبەری هەموو عالەمە ڕەحمەتە بۆ هەموو عالم ئەمە عنوانەکەیت لەبەرەوە کە نایناسیوە دەڵێ دینەکەش کەلتوری عەرەبە ئەم بۆ دوو دینی ناکەم دینی من دەچێت دەگەڕێتەوە بۆ بتپەرستی بۆ زەردەشتیەت و بۆ نازانم بۆ کۆمەڵی دینیکەوە کە پێش ئیسلام هەموو دینەکانی کە خەڵکە دینیکەی هەبوو بەڵام کە ئیسلام هات هەموو دینێک باتڵە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دووشتی زۆر گرنگ بۆ هێناوین هیدایەت و دینی حەق ئەوە لە ڕێی چیەوە دەبێت لە ڕێی ناسینی کەواتە وتمان یەکەم لە نیشانەکانی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەمیان ئەوەیە کە بیبینین ئینشاءالله لە قیامەتا دەبینین دووەمینیشیان ناسین و شارەزابوون سێمینیان لە نیشانەکانی خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمە دەبێت پێغەمبەرمان خۆش بوێ بە دڵ و بە گیان بە سەر و بە ماڵ بە کردار و بە گفتار و بە دڵ وەکو لە سەرەتاوە ئەو فەرمودەیەم هێنایەوە لا یؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين هەتا لە خۆمان و لە ماڵ و منداڵ و لە هەموو خەڵکمان زیاتر خۆش نەوێ ئیمانمان تەواو نییە پێشەوای ئێمەیە ڕابەری ئێمەیە پێغەمبەری ئێمەیە ئی هەموو مسلمانانە جا لەبەرەوە ئەمە خۆشەویستیەکە دەبێت ئێمە خۆشمان بێوە وەکو دین وەکو عیبادەت ئەگەر خۆشمان نەوێ معنای ئەتۆ ناو کاتی ناتوانێت تا سەهلی کوڕی عەبدوڵڵا دەڵێ نیشانەی خۆشویستنی خوای تەبارەک وتەعالا خۆشویستنی قورئانە چونکە قورئان کەلامی خوایە و نیشانەی خۆشویستنی قورئانیش خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم قورئانی بۆ ئێمە هێناوە لە ڕێگەی جبریلەوە خۆ قابلە ئێمە خۆمان بینیوە پێغەمبەرمان بینیوە و نیشانەی خۆشویستنی پێغەمبەری صلی الله علیه و سلم خۆشویستی سنەتەکانیەتی سنەتەکانی زیندوو بکەینەوە ڕێبازەکەی زیندوو بکەینەوە و نیشانەی خۆشویستنی خوا و قورئان و پێغەمبەر ئامادە باشیە بۆ قیامەت ئەمە ئوموری غەیبە ئێمە بۆ خۆمان نەخۆمان بینیوە نە پێغەمبەرمان بینیوە ئەمە غەیب و ئێمەش بڕامان بە غەیب لە سەرەتای قورئاندا لە سورەی بەقەرەدا یەکەم شت کە صفاتی ئیمانداران باز دەکات دەفەرمێت چی الذين يؤمنون بالغیب ئیمانداران ئێمە بڕامان بە غەیب هەیە چونکە هەتا لە دنیاشدا ئەوە ڕۆح هەیە و نابینرێ بەڵام هەیە ئەوە کارەبا هەیە و نابینرێ بەڵام هەیە یعنی زۆر شتێ نابینرێ و هەشە ئێمە بڕامان بە غەیب هەیە غەیبیات شتەکانی قیامەتە زیاتر کەواتە دوای ناسینی خۆشویستنی ئەمەش نیشانەکانیەتی و پاشان چوارەمینیان لە نیشانەکانی خۆشەویستن کە ئەمەش زۆر مهمە شوێنکەوتنی ڕێبازەکەی ئەمە ئەلەمەیدا ئێمە قەیرانمان بۆ دروست بە بەڕاستی شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر ڕاستە ڕێزی ئەو زاتە ئەگرن فەرمون لەسەر ڕێبازی ئەو بژین و بمرن ئەمە زۆر مهمە چونکە خوا دەفەرمێت لەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنە لە پێغەمبەری خواوە ئەی ئیمانداران سەرمەشقێکی باش بۆ ئێوە هەیە ئێمە دەبێ إنما قول الذين آمنوا إذا دعوا إلى الله ورسوله أن يقولوا سمعنا وأطعنا ئیمانداران ڕاستەقینە ئەگەر وتیان خوا پێغەمبەر ئاوای فەرموو دەبێ بڵێن تەسلیم بووین بیستمان و تەسلیم بووین ناوەکو بەنو ئیسرائیلەکان ناڵێن سەمیعنا وعەسەینا ئێمە بیستمان و تەسلیم بووین ئەمە زۆر مهمە چونکە ئین تطیعوه تهتدوا ئەگەر ئیتاعی پێغەمبەری خوا بکەن ئەمە هیدایەت وەردەگرن ئەمە ڕێنمونی وەردەگرن چونکە لە چل شوێندا لە قورئاندا ئەطیعوا الله وأطیعوا الرسول ئیتاعی خوا و ئیتاعی پێغەمبەری خوا بەیەکەوە هاتووە بەداخەوە ئێستا ئێمە خەڵکانێک دەبینین بەناوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەندێک مناسبات دادەنیشێ و پاروی چەوربا دەدا مەولود دەکا و دەڵێ من پێغەمبەرم خۆش دەوێ و مناجات و شعرێکی زۆر جا ئەمە
ئەمە ئەگەر بێشەرعیتیان نەکرێت بە هەر حاڵ ئەگەر بێشەرعی و بیدع و خوراپۆشتیان نەکرێت مەجلیسێکی دیکرە ئینشاءالله بەڵام خەڵکێکم لەوانە بینیوە زۆر ئازایە بۆ ئامادەبوون بەڵام بۆ نوێژی بەیانیان و بۆ نوێژی عیشایان و بۆ نوێژەکان و بۆ ئیلتیزامات نایبینی جاری وایە کابرا دکتۆرای هەیە وەڵی بینیمە مامۆستا ئاینە لە نوێژی بەیانی و عیشایان نایە بەڵام لە مەولودەکان ئامادەیە لە کاتێکدا خۆ مەولود ئەوەی کە ئێستا دەکرێت عادەتەوە ئەسڵێکی شەرعی نیە وەکو ئەسڵێکی شەرعی دەی وەڵی نوێژەکان ئیلتیزامات یان خێزانەکەی کچەکەی پانتۆلان لە پێیە سفورن یعنی ئەمە لە ئەو لە چێزار بەرەوە شوێن کەوتنی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چیا شوێنی بکەوین لە عیبادەتە عیبادەتەکەمان ئەو چۆنی کردو عیبادەت ئاوە لە بەزەی هاتنەوەدا لە مافی ئافرەتە لە خزمەتیە لە جلوبەرگە لە کار و کاسبیماندا لە وەفاداریماندا لە هەموو شتێکماندا چونکە ئیمای مالیک ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەک کەشتیەکەی سەیدنا نوح وایە ئەوەی لەناو کەشتیەکەدا بوو نەجا ڕزگاری بوو سەرفراز بەختەوەر ئەوەی لەناو کەشتیەکەدا نەبوو هەلەک بە هیلاک چوو باوەتە هیچ لەوانە کوڕەکەی حەزرەتی نوح بووکەوە بە هیلاک چوو بۆیە دەمەوێت ئەو خاڵەمەوە تەواویکەم هەر کەسێک کە ئیتاعی پێغەمبەری نەکرد بەهتە ئەرە لە خۆشم دەوێت داوای بێدەلیل وەرناگیرێ خۆ بە قسە بڵێ من جلێکی عەباک بە خۆ دادەم و ڕیش یەکەم هەبێت و مناجات زۆر بڵێم و بەڵام لەو لاوە پشتیوانی لە زاڵمام بکەم و لەگەڵ بێدینان بم و بڕوان بە بەرنامەیەکی عەلمانی دەستکرد هەبێت و لەم لە ئەم قورئان و سونەتە جوانە هەبێت عەمەلی پێ نەکەم و بەهەوا ئارەزوی خۆم کەم و کوێ پارەی لێبوو لێبوو ئەرێ خوا ناخڵێتە نەعوذ بالله لەبەرەوە ئەمە زۆر خەتەرە وریا بین ئیمانداران بەڕێزان چونکە خوای گەورە دەفەرمێ فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم وريابن أواني كوا مخالفي أمري في غمرك صلى الله عليه وسلم بري بازكي دانارون أو خواي قبل توشي فتنة عندك توشي عذابش تندو تيجي عندك سرنز بدا لما عركي أحد أصحاب كان هاولان توزي عجبوهان هبو توزي خوا بشد زاني شكان زیاتر لە 70 سەحابە شەهید بوون تقریبا 100 سوپاکەی دەکرد بۆ لە کاتێکدا لە معرەکەی لە جەنگی بەدرە بەتفاقێکی کەم 314 سەحابە توانیان زاڵ بوون بەسەر 1000 کەس لە جێیشی بێ باوەڕاندا ئەمە بۆ چونکە لە معرەکەی ئوحودا سەرپێچی فەرمانی پێغەمبەریان کرد کە تەپۆڵکەیەکی بۆ دانابوون جەبەل ڕومات کە وتی ئەلێرە مێنە خوارێ ئەگەر خەل و داڵ کە ئەجاهینەکانمان بخوا لە سەرتا هاوڵان سەرکەوتن دوای خالیدی کوڕی وەلید کە ئەو کاتی موسڵمانە و پشتی لێگرتن و ئەمە لە یەک مخالفەی ئەمری پێغەمبەری ئەم هەموو خەسارە درا کە ئەمە بەڕاستی جەرگ بڕە لە مێژووی ئیسلامدا بەڵام زۆر حکمەتی تێدایە یعنی ئەوە تا ئەگەر ئێمە ڕۆژانە چەندین جار بێفەرمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئین دەی باشە ئەی پێغەمبەری خوا خۆشمان دەوێ دەی باشە خۆش دەوێ جلوبەرجی ماڵ و خێزانەکەت جمعە و جەماعەتەکەت ئیلتیزامات کردار گفتارت ببورە پرسیار هەر لەسەر خۆشەویستیەکە مادام خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیوەندی بە ئیمانەوە هەیە و ڕەبتی عیبادەتیش بێت عیبادەتیش ئێمە ئازانی کە شتێکی تەوقیفیە و هەروەها دیاریکراوە ینی ناتوانین مەسەلەن بۆ لە دەستکاری عیبادەت بکەیت کەواتە لەم لەحزەیە تەسەووری ئەوە کە خۆشەویستی پێغەمبەریش دارێت کە شتێکی تەوقیفی و دیاریکراوە بەڵام ئێمە ئەگەر بمانێ خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم ساتە وەختەیە دەربڕین و مەسەلەن بۆ منە ڕێگە بە موسڵمانان بدرێت کە چۆنەڵی ئەم خۆشەویستی دەربڕن بە ئەو شێوازانی کە بەخۆیان حەزەکەن چۆن وا بکەین کە خۆشەویستیەکەمان هەم لە سنووری عیبادەتەکە بمێنێ و چۆنەڵی سنووری شاعر تێنەپەڕێنێ و خۆشەویستیەکەش هەبێ ینی وەالحاصل نەفی نەکرێ بۆی بڵێم لە مادەم مانگە پێگوترێ مانجی مەولود وهاتە بە جۆرە لە جۆرەکان ڕێگە بە مسلمانانیش بدرێ ئەمیادە بکەنەوە یاخود با بڵێن بەشداری مەسەلەن بۆنەوە ئاهەنگەکانی بکەن بەڵام لە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە پێگوترێ چوارچێوە شەرعیەکە نەبازێنن بەڵێ لە ڕاستیدا ئەو لە سەرتا ئاماژەمان پێدا خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه وسلم واجبە ئەوە هیچ ئەوە کۆتایی و قسەیەکە تەواوە بەڵام چۆن بتوانین ئەو خۆشەویستیە دەرببڕین كلكم راع وكلكم مسؤول عن رعيته اما همان بەرپرسیارین ولا يكلف الله نفسا الا وسعها بەپێی توانای خۆمان هەر چۆنێک بێت تۆ تعبیر لەو خۆشەویستیت چۆن پێ دەکرێت مەسەلەن وایە بەوە پێی دەکرێت لەم مانگەدا دەیەوێ هەرچەند لافیتە شتێکی زۆر ڕەمزیە بەڵام دەوێت بەوە خۆشەویست خۆی دەربڕێت بە چکولاتێک یان مەسەلەن خێر و سەدەقەیەک زیاتر دەکە یان مەسەلەن لەم مانگەدا هەندێک لە ڕێکخراوەکان با دیبیت بکەن دابنیشن کۆمەڵە دکتۆر و خەڵکی پسپۆڕ و شارەزا کۆبنەوە یعنی با ئێمە شێوازەکان بگۆڕین حتا ئەگەر نای مەولودیش بێت با مەولودێکی سەردەمیانە بێت کاتی خۆی
کە کراوە خەڵک برسی بۆ نان و گۆشتێک دراوە و خەڵکیان کۆ کردوەوە وەکو وەسیلەیەک و دوایش ئامۆژگاری کراون بەڵام خۆ تۆ ئێستا توانین دوای عیشایان دابنیشی چەند مامۆستاک بن هەندێک وتار و ئامۆژگاری بۆ خەڵک بدەن یعنی بەڕاستی ئەمە ئەگەر بێشەرعی تێ نەکەوێ ئەگەر شیرک و بیدعە و خورافەی تیانە بێ ئەمە عادەتێکی جوانە و چالاکیشی کۆمەڵایەتیە و دەتوانین یعنی بەڕاستی ئەوە ئیستیغلالکەین بۆ داعوا چونکە ئێمە چۆن بتوانین خەڵک کۆ بکەینەوە چۆن بتوانین ئەم دینە بە خەڵک بگەێنین هەروەکو چۆن لەم کەناڵانەوە لە ڕادیۆ ئیسلامیەکانەوە دین بڵاو دەکرێتەوە لە مزگەوت بە هەمان شێوە مینبەری زۆرە ئێمە دەبێت لە هەموو مینبەرێکەوە لە هەموو ئیستیغلالی هەموو فرسەتێ بکەین بۆ ئەوەی تعبیر لە ناخی خۆمان بکەین کە ئەی ڕەسوولی خوا تۆمان خۆش دەوێت جاری وا بە مناجاتێک جاری وا هەیە مەسەلەن بە ذیکر و تەسبیحات بەردەوام لە توانای خۆماندا بەڵام چاکترین یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە نەبێ نبوای لێ نەکەین کە هەر مانجی مەولود بێ یان هەر ڕۆژی 12 ڕبیع الأول بێ بەردەوام ئێمە دەبێت لە یادی پێ چکە تۆ کاتێ نوێژ دەکەی یادی پێغەمبەر دەکەیت لە تەحیات دەڵێ السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته یان السلام عليه هەردوو ڕیواتەکە هاتووە یعنی تۆ هەر شتێک کە دەیکەی هەرچی مسلمان ئەنجامیەدا لە نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەت و سەدەقە و هەرچی کە دەیکەی هەمووی لە بەرەکات و ثەمەراتی غاری حیرایە پەیامەکەی غاری حێرا ئەو پەیامی کە لێو بمان هاتووە ئەم هەموو سەفا و نەقاوەفایە هەمووی لە ثەمەرات و بەرەکاتی پەیامەکەی غاری حێرایە یعنی لەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە هێناوین بۆیە ئێمە دەبێ بەردەوام پێغەمبەرمان لە یاد بێ صلی الله علیه و سلم و لە بیرمان بێت بەڵام هەندێک کات هەیە زیاتر شەحن و جۆش و خرۆش و وەکو چۆن تۆ مەسەلەن هەموو هەفتان شەحنی ئیمانەکەت دەکەیت دەچی بۆ جومعە لەبەر ئەوە ئێمە هەر چۆنێک بتوانین بە سەڵاواتێک بێت بەجلوبەرجێک بێت بە کردار بێت بە گفتار بێت لە هەر ڕوویەکەوە بێت ئێمە بتوانین تعبیر لە خۆشەویستی بکەین بەڵام بە عەمەلی چاکترین خۆشەویستیش بەڕاستی شوێن کەوتنی ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم قورئان و سنەتەیە دوورکەوینەوە لە قیل و قال ئەم قورئان و سنەتەمان بەسە کە بۆی هێناوین ئەوە چاکترین یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مامۆستا ئەگەر تەنانەت هەر ئاوە بەمانە مجەڕەدەکەشی وەریگرینکەوەی کە پێ گوترێ مانجی مەولود کە لە لە کوردەواری خۆشمانە جاران گرنگی زۆری پێدرا بەڵام ئەگەر تێبینی ئەوە بکەی مامۆستا سەیرەکەی خەڵکی ینی بەڕاستی بە شێوەیەکی گشتی لەو کاتەیە لەو کاتە دیاریکراوە کە پێکوترێت بۆنەی هاتنە دنیای پێغەمبەر گەرموگوڕیشی زیاتری پێ ینی جگە لەوەی گەرموگوڕی پێ مامۆستا هەر جۆچکەشی کراوەیە بۆ ئامۆژگاری ئاینی بۆ نەسیحەتکردن ینی تۆ سەیرەکەی سەیرکە مامۆستا شۆفێرێکی سایقی تەکسی با بڵێن شۆفێرێکی تەکسی ڕۆژەکانی تر لەوانەیە لە 3000 کەمتر بۆ هیچ شوێنێک نەبا بەس سەیرەکەی لە یادی مەولووە ئەوە با بڵین سەیرەکەی بە خۆڕایی خەڵکە یا چێشخانەیەک یا چاخانەیە گەنجێکە چاخانەیەکی داناوە لەو ڕۆژەیە یعنی سەیرەکەی خەڵک زۆر باش ئامادەیە بۆ ئەوەی کە شتی ئاینی ببیستێ ئەمە ڕێگایەکی باش نییە ئەمە بخۆزرێتەوە ئەم خۆشەویستی جۆرێکە لە تعبیر و دەربڕینی خۆشەویست پێم خواستم تۆ لەو ڕۆژەدا سەدەقە زۆر بێ چێشتخانە چایخانە سایاق تەکسی زیاتر یعنی ئەمە هاندانە بۆ خێر و سەدەقە و خۆشەویستی و چونکە بەڕاستی ئێمە میلەتەکەمان وەکو دەزانین برسی کراوە قەیران و کێشە زۆرە ئێمەگە لەو ڕۆژەدا و لە ڕۆژەکانی ترشدا بیکەین بەسەر مەشق بۆ ئەوەی کەوا ڕۆحی خۆبەخشین و بەخشندەی و سەخاوەت و کە ئەمە هەمووی بەشێکە لە دینەکەمان زیندوو بکەینەوە زیاتری بکەین یعنی وردەوە دوای لێ بکەین ئەمانە هەموو بکرێتە عەمەلی بەڕاستی ئەوە جۆرێکە لە تعبیر کە ئینشاءالله نیەتەکەش پاکە و بە نیەتێکی پاک ئینشاءالله تعالی بکرێت بەڕاستی ئەوە هەمووی جۆرێکە لە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مامۆستا پرسیاری ئەوە ڕەنگە بکرێت لەوەی کە ئێمە خۆشەویستی بۆ پێغەمبەر دەرەبڕین درودی خوای لەسەر بێ ئایا خۆشەویستیەکە بۆ زاتەکەی بۆ شخصیە بۆ ئینسانەکەی یاخود بڵین بۆ بەرنامەکەیەتی چونکە ئێمە لە سەحابیژە بیستین کە مەسەلەن لە سیرای هاتووە کە ئەی پێغەمبەری خوا کە تۆ ئەبینم ئیمانم بەرزە بێتەوە کە لە لای تۆم ئیمانم بەهێزترە یا مەسەلەن بیستومانەکە وتراوە ئەی پێغەمبەری خوا بە دایک و باوکو بە قوربانت بین یعنی ئەم جۆری خۆشەویستی دەربڕینە قسەکەمان لەسەر ئەوەیە بۆ ذاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم یاخود بۆ بەرنامەکەیەتی ئێمە پێغەمبەری خوامان خۆشە صلی الله علیه و سلم خەلقا و خولوقا یعنی هەم جەستە و لاشەکەیشی و هەم ڕەوشتەکانیشی بەڵام زیاتر وەکو پێغەمبەر خۆشمان دەوێت چکە پێشوە بێت بە پێغەمبەر محەممەد بوو ئەو خۆشەویستی بۆ نەبووە بەلایەن خەڵکەوە دوای کە بوو بە پێغەمبەر
ئەو جاری عنی ئەو خۆشەویستە بە ئەمری پەیامەکەی بە ئەمری خوا طبعاً بەڵام ئێمە طبعاً پێغەمبەرمان خۆش دەوێ هەمووکو جەستە کە جەستە مبارەکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوی دەستمێژەکەی دەگرت هاوڵان ئاوەکان وەکو تەبەڕوک طبعاً تەبەڕوک تایبەتە بە پێغەمبەرەوە بۆ خەڵکی کە بەو شێوەیە نێو نابێ مووەکانی و هەموو شتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەبەڕوکە و ئێمە بڕوامان پێێتی جەستەی پیرۆز و مبارەکە یعنی کە لەبەر ئەوە ئێمە لە هەموو ڕوویەکە پێغەمبەرمان خۆش دەوێت لە هەردوو لاوەکەوە خەڵقان و خولوقان خۆشمان دەوێت بەڵام زیاتر ئەو خۆشەویستە لە پێغەمبەراتیەکەەوە دەست بگرێت چکە خۆی بخۆی دەفەرمێ ئینەما ئەنا بەشەر مثلکم ولكن يوحى إلي من بشرێکم وەک ئێوە بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەشەر بوو بەڵام لە چاو بەشەرەکاندا ئەوە وەکو دەڵێ لە غایەتی بەرزی و گەورەیدا بووە لەبەر ئەوە ئێمە وەکو هەردوو شتەکە خۆشمان دەوێت بەڵام زیاتر و زۆرتر لە پێغەمبەراتیەکەیەوە ئەو خۆشەویستیە واجب بووە بۆیە ئێمە لە وەکو مسلمان بە حەقەت یعنی ئەوە تا ئەگە تاڵەمیش پێ لە هەر شوێنێکی هەبێ یان مەسەلەن ئاوی دەستمێژ یان مەسەلەن هەموو شتەکانی ئەوە پیرۆز بووە بەڵام ئەوەش چی وای لێ کردووە پێغەمبەراتیەکە وای لێ کردووە خۆ پێشەوەی ببێتە پێغەمبەر وانە بووە لەبەر ئەوە بەڵام ئێمە بە هەموو جۆرێک هەبوو بە پێغەمبەر وەکو جەستە و وەکو ڕەوشتەکانی وەکو پەیامەکەی لە هەموو ڕێیەکەوە پێغەمبەری خوامان خۆش دەوێت مامۆستا گەلی کوردیش یەکێکە لەو گەلانەی کە شانازی ئەوەی پێبڕێکە ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم وهروەها لەو گەلانەشە کە ینی ئەخلاقیەن زۆر باش ماوەتەوە لەسەر ڕەوشت بەرزێکی زۆری تایە تا ئەم لە حسێش کە ئێمە قسەی تیاکەین یەکێکە لەو کۆمەڵگانەی کە بە خاوێنی ماوەتەوە ینی هەمیشە شانازی بووە کە ملەتی کورد ملەتێکی مسلمان بووە بە مسلمانێتی خۆشی شانازی کردووە بەڵام زۆر جار دەبیستی لێرە و لەوێ کە گوتری ئەم گەلە لەسەر ڕەوشتی پێغەمبەر نەماوە ینی لە جێی هاندان زۆر جار مەسەلەن بۆن منە بچووکە کرێتەوە و ئەم حاڵەتانەی کە تاکو ئێستا ئەم گەلە لە ڕووی ڕەوشت بەرزیەوە لە ڕووی ئاینداریە و لە سەری ماوە زۆر بە بچووک سەیرەکرێ تا چەند مامۆستایانی ئاین وە بانخوازەکانی ئێمەش لەسەریان پێویستە کە لە جێی ئەم بچووکردنەوەیە خوا با بڵێن ئەم جۆری تەعنە هاندان هەبێ هەمیشە بگوترێ ئەم کۆمەڵگایە جوان ماوەتەوە باش ماوەتەوە بەس ئەبێ باشتر بێ چاکتر بێ جوانتر بێ بە تاکید ئەوە پێویستە لەسەر شانی هەموو لایەکمان ئێمە هاندانمان هەبێت ئەو هاندانش بەوە دەبێت کە ئیستیغلالی هەموو فرسەتەکان بکەین چونکە ئێمە لەناو هەموو ئەم ئاینی ئیسلامە کە هاتووە ئاینێکی عالەمیە ئومەمیە هەموو ئومەتێکیش عادەتی خۆی هەیە ئەو ئاینە نەهاتووە هەموو عادەتی ئەو خەڵکە بەسترێتەوە با بڵێن هەموو ئێمە نەهاتەوە بڵێ هەمووتان عرف و عادەتەن وەکی عەرەب بێ مادام ئاینەکە بە عەرەبی هاتووە نە هەر عادەتێک لە چوارچێوەی شەریعەت بێت مخالفی دین نەبێت ڕێگەی پێداوە یعنی هەر عادەتێک کە مخالفی دین نەبێ ڕێگەی پێداوە حتا یەکێ لە قاعیدەکانی شریعەتی ئیسلام چییە عرف و عادەتە محەکەمەتون عرف و عادەت ئیشی پێ دەکرێت لەسەر شتێک کە نەسی تیان نەبێت کە نەسی لەسەر نەبێت بە عرف و عادەت بەمەرجە ئەو عرف و عادەتە مخالف شریعەتی ئیسلام نەبێت جا لەنا ئەو عرف و عادەتەدا جاری وایە هەندێک شتی تێدا هەیە باش نییە ئێمە دەبێت ناچین ێزگاری لای بەرین دین چاشی دەکەین یعنی دەتوانین ئەو عادەتە ئەو چالاکی کۆمەڵایەتیە نەکس زەڕبەش پێ بین بابین چاچکەین شتە چاکەکانی گەورەکەین و گرنگی پێ بدەین و ئەو شتە ئەو خراپانی کە تێدایەتی لای بەرین بۆ ئەوەی ئەم خەڵکە هەم نەبین بە پێچەوە دژایەتی عرف و عادەتی میلیتی خۆمان بکەین بۆ ئەوەی کەوا هەم ئەم عرف و عادەتەش ئیستیغلالکەین بۆ چاکە بۆ خزمەتکردنی دین بیکەین بە کەناڵێک بۆ خزمەتی دین یعنی کەناڵەکان ڕۆژانە لە هەموو سەردەمێکدا دەگۆڕە ڕۆژگارێکە بۆ ڕادیۆ نەبووە ڕۆژگارێکە بۆ تەلەڤیزیۆن نەبووە عنی وەکو دەڵێ بە حەوت گوندان مەلایەکی نوعیشان هەبووە بەڵام ئێستا ئەوە تا کە سەردەمەکە گۆڕاوە خۆ ناکەوێت بڵۆڵا ئەمن هەر بێ هەر وەک جاران بم نا دەبێت ئێمە لە کاروان بەجێ نەمێنین ئەم دینە بۆ ژینە لەبەر ئەوە ئێمە هەموو فرسەتێک هەموو عادەتێکی باش هەموو شتەکان ئیستیغلال دەکەین بۆ خزمەتکردنی دینەکەمان هەموو کەناڵەکان بەکاردێنین بۆ خزمەتکردنی دینەکەمان چکە واجبی سەرشانمانە وەهانی جەماوەرەکەمان بدەین بەڕاستی هەموو ئەو کەناڵانە بەکاربێنین و هەموو ئەو عرف و عادەتانە چاکانە بەکاربێنین و شتێکی خراپبوو لێلا دەبین مەسەلەن دەڵێن کاکە گیان مەڵێ مەدەد یا شێخی گەیلانی بڵێ مەدەد یا ئەڵڵە ئەو کاتە دانیشین مەجلیسێکی ذکر دروست دەکەین بە لە جیاتی ئەوەی هاوار بکەین دەڵێن نە هاوار مەکە عەبدێک هاوارکە خوا وردە ئەو مەجلیسەش دێڵینەوە دەیکەنە مەجلیسێکی ذکر و مناجاتی خۆشی تیا دەوترێ ذکر و تەسبیحاتی زۆریش و ئامۆژگاری مامۆستا بەڕێزەکانیش بۆ ئەو خەڵکە یعنی بەتابەتی لەم ڕۆژگارەدا مامۆستا پەیوەند خەڵک بەعام لە دەروونەوە بێتاقەتە بێزارە بێکارە خەمبارە هەژارە نەدارە ئەی چۆن ئێمە کە خەڵکانێکی بێدین و خوانە نازدڵی ئەو خەڵکیان بێتاقەت کردووە
ئەی ئەم ئیسلامە عیلاجی پێ نییە بێگومان بەرەوەڵە عیلاجەکە ئەوە ئێمە دادەنیشین دڵمان بە قیامەتی خۆمان بە دوڕۆژی خۆمان خۆشە و پێمان دەڵێ سەبر و تەحملتان هەبێت لە دوای هەموو ناخۆشیە خۆشی دێ و ئێمە خەڵکی خۆمان دادەنین لەو مەجلیسانەدا ئەم دینەکە بۆ خۆی ئومێد بەخشە لا تەقنەتوا من ڕەحمەت الله لە ڕەحمەتی خوا مەئیوز مەبن خوای گەورە ئەگەر دەوکۆ دەرگە دەرگایەکدا بخرێت چەندین دەرگای تر دەکاتەوە مامۆستا ئەگەر کۆتایی وەڵامەکەی جەنابەت ڕەبت کەمەوە بە پرسیارێکی خۆمەوە ئەوش ئەوەیە کە پێغەمبەر لەدایکە بێت درودی خوای لەسەر بێ خۆشێکی زۆر ڕوەکاتە دەوروبەرەکەی و دوای ئەم دەوروبەرەی گەورەترە بێ ئەم خۆشەویستی زیاترە بێ و تەواوی دنیاش داپۆشێ قسەکە لەسەر ئەوەیە بۆ مسلمانان وەکو جەنابەت باست کرد لەم کاتەیە کە وەزعی هەرێمی کوردستان بەو شێوەیە ئەم خەیرانەیە وەروە خەڵک لە ڕووی سایکۆلۆژی و دەرونیەوە بەڕاستی خەڵک نامۆرتاحە ناکرێ ئەم بۆنێ بقۆزرێتەوە بۆی کە جۆرێک لە مژدە بە خەڵک بدرێت جۆرێک مەسەرەن بۆن من خەڵک هاندانی تیابێ و هەروە تۆزێک ئەندازەیەک لەو بێتاقەتی و لەو هەموو غوبنەی کە هەیە بێنە دەرەوە و قسە بێ لەسەرەوەی کە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتە دنیا خۆشی ڕووی کردە دنیا سەر لێ نەجارش کە ئەمە وەکو چۆنەڵێ وەکو مژدەیەک وەکو خۆشێک بدرێتەوە بە تاکید ئەگەر ئێمە لە مەجلیسانەدا دەنیشین ئەگەر بەڕاستی سیرەت و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باز بکرێت پیان دەڵێن خەڵچینە مسلمانان هەر ئێستا بەرسی نەکراون لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دۆڵی ئەبی تالیبە 3 ساڵان حساری اقتصادیان خرایە سەر و سەبریان گرتووە دوایی خوای گەورە جارێشکە دەروی لێکردوونەوە لەبەر ئەوە ئەمە میحنەتە ئەمە فیتنەیە و سەبرمان هەبێت و تەحملمان هەبێت و ئومێدمان بەخوا قایم بێت یعنی ئەمانە هەر هەمووی لەو مناسبەتاندا ئەمە مژدە و مزجێنێ دەدرێت بە خەڵکەکە ئەنجا پاشانیش یعنی مەسەلەن کابرایەکی کافر و بێدین کە ئەبوو لەهەب کە بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەندە دڵی خۆش بووە کە کەنیزەکەی خزمەتکارەکەی ئازاد کردووە و خوای گەورە بە خۆشەویستی صلی الله علیه و سلم لە هەموو ڕۆژانی دووشەمەدا عەزابەکەی کەم کردوتەوە لە جەهەنەما دەبێ ئێمەی موسڵمان ئەو خەڵکە کە خۆشەویست دەبڕێ چەندێ خێری بگات و چەندێ تام و چێژێکی تایبەتی هەم لە ڕووی دەرونیەوە و هەم لە ڕووی عەمەلیەوە لە هەموو بوارەکانەوە ئەگە ئەو دیمەنانە دەبینی یعنی بەڕاستی ئەی ئێمەی موسڵمان کە دەبینم ئەو لافیتە و ساق تەکسی بە بەلاش و چایخانە و مەطعەم و یعنی من نامەنێ وەکو هەریسەکەی حوسێنی لێ بکەین بەڵام لە چوارچێوەی شەرعدا چونکە ئێمە لە هەمان کاتدا ئەگەر لە هەندێک شوێن دەبینین لافیتەی بێ باوەڕان هەڵاوەسراوە دڵمان پێی ناڕەحەت دەبێ و لە هەماش لە هەندێک شوێن لەو شوێنانش کە دەبین لافیتەی ئیمان هەڵاوەسراوە دڵمان پێی خۆش دەبێ بۆیە بەڕاستی دەتوانین لە چوارچێوەی شەرعدا و لە ڕوانگەی شەرعەوە دوور لە شیرک و بیدعە و خوڕافە دەتوانین ئیستیفادە لەو مەجلیسانە بکەین و بەڵێ خۆمە دەزانین پێغەمبەر لەدایکی بوو مردیش بەڵام بەرنامەکەی قورئان و سنەتەکە لە ناوماندا هەر زیندووە و بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەم لە دڵماندا هەم لە کردار و گفتارەکانماندا بەردەوام لە خزمەتی داین و هەرماوە مامۆستا زۆر جار پرسیار لە پێغەمبەر صلی الله علیه و سلم کراوە سەحابیش پرسیاریان لێ کردووە کەی قیامەت دێ ئەویش وتوێتی چیتان بۆ ئامادە کرد بەڵێ ئەو فەرموویانە ئێمە خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەی کەواتە خۆشەویستی تحشر مع من أحببته ئەنجا لەوەش یەکێ لە هاوڵان پێغەمبەر صلی الله علیه و سلم بینی فەرمووی ثەوبان تۆ زۆر دەبینم بێتاقەت دیاری زۆر بێتاقەتی و خەمباری وەکو لای خۆمان دەڵێ کەشتەکەی لە بەحرا غەرق بووە وتی والله ئەی ڕەسوولی خوا من بیر لەوە دەکەمەوە ئێستا ئەگەر لە ماڵەوە مشکلەی خەفەتێک دەبێت لە دنیادا دێمەوە خزمەت جەنابەت مرتاح بەڵام بیر لەوە دەکەمەوە کە دەمرین و کۆتایی مەسەلەن هەمومان دەمرین و دەڕۆین بەڵام تۆ لە بەهەشتا لە پلەکانی سەرەوەی ئێمە لە خوارەوەین لێت دوورم سبحان الله خەمی ئەوەی بۆ سبحان الله بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئینسان چی خۆش بووی لەگەڵ ئەودا دەبێت و ئەبەوەی دڵی ئارام بوو کە لە بەهەشتیدا هەر پێکەوە دەبن و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ هاوڵان لەگەڵ ئیمانداران ئەوە لە حەوزی کەوسەر یعنی بەڕاستی ئەمانە هەر هەمووی خۆشەویستیە کەسێک ئێمە کە خۆشمان دەوێت بە تەئکید ئەگەر ڕێبازەکەی بگرین ئەگەر خۆشەویستەکە لە دڵەوە بێت و بە عەمەل و بە کردار و بە گفتار بێت ئەوە بە تەئکید ئێمە بە خزمەت پێغەمبەر دەکەین صلی الله علیه و سلم و دەیبینین و حتا ئەگەر ئینسانێک زۆر تاسوق بێت لە خەویشە ئەیبینێت تەنانەت هیچێک لە زانانیش پرسی لە زانایش پرسی وتی قوربان من زۆر حەز دەکەم پێغەمبەر ببینم صلی الله علیه و سلم بەس وەڵاهی نائاتە خەوم ئەویش فەرمووی باشە ئێوارە بردیەوە داوەتێکی کرد و بەڵام خواردنێکی زۆر سوێریدایە خواردنێکی زۆر سوێریدایە و دوای کوتی کوتی سەبرت بگرێ زارێ نابێ ئەڵێ هەرچۆنێک بێ میوانەکە خەوان بەڵام هەر ئاوی نەدایە هەندی هەر تینوی بە تینوێتی خەواندی بەڵام شێوەیە لە خەویە
ئاویان بۆ دێنە ئای دەخواردەوە چەند بەتام و بەلەزەت و دوای بانێگال ساوتی چ خەوی جڵای لە خەو ماشە بێ ئەوەندەم تین بوو ئەو ئەوام دەخواردەوە زۆر خۆش بوو دەیوتی بێ ئاوە تینوو بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تینوو بی بۆ دیداری تینوو بی بۆ گفتاری تینوو بی بۆ عەمەلەکانی ئەو کاتە بە خزمەت پێغەمبەر دەکەی هەم لە دنیایشدا بڵێن لە خەوا کە ئەو مبەشیراتە و هەم لە بەهەشتیشا لە قیامەتیشا خوای گەورە کۆمان کاتە چونکە بەڕاستی ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو مەیدانە لە مەیدانی مەحشەرا کە 50,000 ساڵ دەوەستین و ڕوت و کەس ئاگای لە کەس نییە هەموو کەس دەڵێن نەفسی نەفسی بەس پێغەمبەر نەبی صلی الله علیه و سلم ئومەتی ئومەتی بەس ئەو دەفەرمێ ئومەتەکەم چونکە بەڕاستی ڕۆژێکە کەسی لەبیر نییە بۆیە دەفەرمێ النەبی ئەولا بالمؤمنین من ئەنفوسیهم ئێمە بۆیە پێغەمبەرمان خۆش ئەو زیاتر بە خەمە لە خۆمان بۆ خۆمان یعنی ئەمە چەند بە خەمی خۆم حەز ناکەم بڵێن گولێکم وێ بکەوێ سارە وەرگرە حەزەرێک پێغەمبەری خوا دڵسۆزترە بۆ من لە خۆم بۆ تۆ بۆ هەموو ئیمانداران بۆ هەموو موسڵمانان بۆیە بە دایک و باوکمانەوە بە قوربانی بین و قوربانی ڕاستەقینەش ئەوەی لە ڕێبازەکەی بڕۆین و سونەتەکانی زیندوو بکەینەوە و نەبینە بەندەی هەوا و ئارەزوو نەبینە بەندەی مۆدێل یعنی جێگەی بەزەییە خەڵکانێک دەبینی وەڵام من ڕەمەزانان بە ڕۆژوم و ئافرەتی و دایکان و خوشکان بەڵام وەڵاهی ئەخر مۆدێلە و قۆندرە بەرزە و پانتۆڵە هەم پشتیان دێش و پانتۆڵیش لعنەتی لێکرا و پانتۆڵی تەسک و جلوبەرجی تەنک و تەسک و سفوری و ئاخر ئەگەر ئێمە تۆگە پێغەمبەرت خۆش دەوێت کاکە مەولود مەکەوە بە ڕێبازەکەیدا بڕۆ وەرە لە جمعە جەماعات ئامادە پیاو یان مەسەلەن دەبینی بەرنامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بۆ ئێمە هێنا قورئان و سونەتە دەبێت بەرنامەیەک کە هەبێت لەو باشتر بێت یعنی معقول نێتۆ کاکە ئێمە کوردی مسلمانین ئێمە کوردی مسلمانین شانازی دەکەین لەبەر ئەوە ئێمە شانازیێک وەکو قەوم کوردین وەکو دین و بەرنامەش قورئان و سونەتە دەبێت بەرنامەیەک کە بێتەوە باشتر بێت ئەوە تا حاڵی دیموکراسی و علمانیەتە فەرمووە تا ڕووباری خوێن هەڵساوە یعنی ئەوە تا چەند یعنی ژیان بۆ بەژان ناخۆشترین زۆر ئێستا خەڵک هەرچی لێ پێ ساڵە بۆ ساڵە خۆزگە بپار حتا دەڵێ خۆزگە بە زمانی مەریکی دەیعنی ئەوە بۆ ئەمە لەبەر ئەوەی کە ئەمڕۆ سیستەمی ئەم پێغەمبەر صلی الله علیه و سلم پەیامی ئەم پێغەمبەرە وەلاندراوە بەردەوام بچووک دەکرێتەوە بەردەوام لە هەندێک دروشمدا هێناویانە یعنی هەندێک خەڵکەیە دەچن زۆر گرنگی بەوە دەدەن بەڵام گرنگی بۆ نادەن کاکەوە تا ئیسلام لە سیستەم دوور خرایەوە لە حکم دوور خرایەوە ئەوە تا دژایەتی دەکرێت ئەوە تا بچووک دەکرێتەوە جاریوە بەناوی دینەوە ناشرین دەکرێت هەم لەورا بێباوەڕان بەناوی بەرنامەی ترۆ دژایەتی دەکەن هەم هەندێک جاریش بەناوی دینەوە لە بەرجی دیندا لی دەدرێت لەبەرەوە ئێمە ئەم دینە وەکو خۆی ئەمە قورئان و سونەتە پێویست بە قیل و قال ناکە زانایان قسەیان لەسەر کردووە ئەگەر ئێمە بەڕاستی پێغەمبەری خوامان خۆش دەوێ إن المحب لمن يحب مطيع کەسێکی خۆش بوو ئیطاعی دەکا هەر پێ هەڵاوتن بەس نییە هەر جلوبەرێک بەس نییە هەر دانیشتنە مەجلیسانە بەس نییە یعنی ئێمە با ئەوە نەبێت ئەوەی بڵێ وەڵا ئەرێ چاور بوو والله یعنی ئێمە تا بەڕاستی ئەگەر بۆ ئەوە بێ ماڵوێرانی قیامەتین یعنی ئێمە دەبێ ئێمە ورگمان تێرە مامۆستا ورگمان تێرە لە شلۆ برنج بەڵام ڕۆحمان برسیە بۆ تەقوا بۆ سیقە و متمانە ئەرە بۆ ژیان تام و چێژیتیانە ماوە ئێستا چونکە تماشاگە تۆ سیقەت بە بەرامبەرت نەبێ و دەروونت نائارام بێ و ئێمە بەچی دەروونمان ئارام دەبێ بە پەیامی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بەم قورئان و سونەتە عنی خۆراشی مێشک چی عیلمە ئەی خۆراشی ورگ با بڵێن ئەو شلۆ برنجەیە ئەی خۆراشی ڕۆح ئەلا بذکر الله تطمئن القلوب خۆراشی ڕۆحەکان چییە ذیکری خوایە یادی خوایە قورئان و سونەتە ئێمە بەڵێ ورگمان تێرە و مێشکشمان ئەوە تارسە کەناڵەکانی وایە قسان دەکا کە باسی دیموکراسی و ئازادی مافی مرۆڤ بۆ دەکا پیا و دەمی پڕ دەبێت ئەو بەڵام کە سەیری عەمەلەکەی دەکەی هەر بۆ خۆی بەداخەوە یعنی لەبەرەوە ئێمە چۆن دەرونی خۆمان ئارام بکەین و چۆن ڕزگارمان بێ لەم هەموو قەیرانە لەم هەموو ژانە إلا وەکو بەڕێگەی ئەوە نەبێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی هێناوین إلا بەوە ڕزگارمان دەبێ ئەینا ترجو النجاة ولم تسلك مسالكها إن السفينة لا تجري على اليبس يعني تو داوای ڕزگاری دەکەی بەڵام ڕێگەی ڕزگاری نەگرتۆ يعني تۆ با ماڵش لە گەڕەش ڕزگاری بێ ئەگەر ڕێگەی ڕزگاری نەگر بێ ڕزگارت نابێ با ماڵش لە گەڕەشی بەختیاری بێ با ناویشت بەختیار بێ ئەگەر ڕێگەی بەختەوەری نەگر بێ بەختیار نابێ ڕاستی مامۆستا ئێمە ئازانی کە مەصدەری ئەساسی لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بریتیە لە خۆشەویستی ئینسان ینی بە شێوەیەکی گشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینسانەکانی خۆشویستووە تەنانەت ئەوانەشی کە بڕوایان نهێناوە بە جۆرە لە جۆرەکانی مەسەلەن هاتو چۆی کردوون یا مەسەلەن تەنانەت ئەوانەی کە چوون بۆ اختیالکردنی باوە بڵێن بۆ کوشتنی هیچ کام لەو کەسانە نەکوژراون بەڵکو مەسەلەن بۆ نمونە خۆشەویستێکی زۆری پێغەمبەر صلی الله علیه و سلم پێدراوە ئەوەی کە هەتاکو جارێکیان یەکێکیان
ئیمامی عومەر بەستبوویەوە بە کۆڵەکەی سەمامەی کوڕی ئاثار کە هاتەوەتی بەرەڵێنیکەن واتە خزمەتیان کرد کە هاتبوو بۆ کوشتنی ئەو لە مەدینە ئەم خۆشەویستیە بوو بە مای ئەوەی کە دوایی مسلمانە و ئیمانێنێ قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا ئێمە هەمومان لەم ڕۆژگارەیە باسی ئیمانداریەکەین باسی ئەواکەین کە شوێن سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوتوین کەچی سیرەکەی هەتا مسلمانانیش لە ناویەکە زۆر تەبا و ڕەبا و چەنەڵێ ئەو خۆشەویستیە زۆر ڕەنگی نەداوەتەوە تۆ پێت بیانی ئەمەش خەلەلێکەنە بەتاکید ئێمە دەبێ بزانین ئاینی پیرۆزی ئیسلام لە دوو بەش سەرش پێکاتوە بەشێکیان عیلاقەی لە بینی بەندە و خوادا جا ناوی دەنی تەقوایان عیرفان مشکلە نییە پەیوەندیش ڕۆحی لە بینی بەندە و خوادا بەشەکەی تریشیان پەیوەندی لە بینی بەندە و بەندەکانە لە بینی خەڵکا کە لە فقها بەرجەستە دەبێت یعنی ئەم فقەش کە هاتووە ئەم شریعەتە بۆ بەرجەستەکردنی ڕەوشتە جوانەکان و پراکتیزەکردنی عدالەت لە بینی بۆ مرۆڤایەتی کە ئێستا عدالەت قەیرانی عدالەتە نییە لەبەر ئەوە ئێمە هەمومان هەست بەوە دەکەین کە لایانی دەرونیمان ئارام نیە لایانی ڕۆحیمان برسیە یعنی ئێمەی مسلمانان بۆچی پەرتەوازەین بۆچی مسلمانان ئەم هەموو ئیسلامە هەیە ئەم هەموو نوێژخوێن و مسلمانانە هەیە بەڵام بۆچی ئیسلام حکم ناکە بۆچی ئەوانەی کە حکمی مسلمانان دەکەن خەڵکانی نوێژنەکەر و بێدین و خوانە ناسن دەبێت نوێژکەرێک بچێت لە بەردەمی نوێژنەکەرێک بپارڕێتەوە ئەمە خەلەلەکە لە ئێمەیە یعنی قەیرانی کردەوەمان هەیە قەیرانی سوء التەفاهم و لە یەکتێنەگەیشتنمان هەیە ئەینا ئێستا ئێمە مسلمانان کۆمەڵن کە ئەم پارچەیە هەمووشان نوێژ دەکەن هەمووشان ڕوودەقی بلن یعنی لانی کەم ساڵ 8 ئێمە نقطەی مشتەرەکمان هەیە یعنی ئەی باشە ئەم خیلاف و پەرتەوازەی لەبەرچی ئێمە کە ئەو ڕۆحەیە خۆشەویستی هەبێت یعنی ئێستا من و تۆ وەکو ئیمان و ئێمە برای ئیمانین بەڵام لەوانەیە بۆچونمان جیاواز بێ بیرکردنەوەمان جیاواز بێ ئاسە ڕۆشنبیریمان جیاواز بێ بەڵام نابێ ئەوە بێتە هۆی ئەوەی کەوا پشتمان لە یەک بێت بۆ دەبێت ئەو خۆشەویستیە لە ڕێگەی ئەو خۆشەویستیەوە بین دابنیشن بەیەکەوە بزانین بۆچوونی کامەمان لە قورئان نزیکترە لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم نزیکترە یعنی ئەو خۆشەویستیەوەمان لێ دەکات کە نەڵێ وەڵام من فلان شتم و ئەوی بڵێ من فلان شتم و دژایەتی یەکتر بکەن و یعنی جاری وا لە مانجی مەولودا دەبینی هەر مسلمانە هەمووی ئەهلی مزگەوتەوە تا دژایەتی یەکتر دەکەن و سەمین بەرەکان و دێ باشە بۆ نان مسلمانان ئێمە هەم برایەکین با سەراحەتان بڵێن ئەوە سۆفی ئەوە سەلەفی کاکە هەممان برایەکین هەمە برای ئیمانین وەرە بابێن دابنیشین بۆ خۆمان کامەمان ئیشەکەمان فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول دورت خوا بابگرن وبرای خوا پیغمبری خوا کاکە خوا و دینان ئەگەر بە ئارزوی من بێت غەڵەتە دەبێت بە میزانمان هەیە قورئان و سنت نابێت بە حەز و ئارزووی تۆ بەیان من بێ والله ئەگەر وانە بێ ماڵوێرانی دنیا و قیامەت دەبین و خەڵکێکیش بەکارمان دێنێ خەڵکێک هەیە دژات هەرچی نوێژ کا برای تۆیە هەرچی ئەهلی مزگەوت و هەرچی خۆی سێشتەیە بەخوا ڕازی بێ و بە پێغەمبەر ڕازی بێ پێغەمبەراتی ئەمە برای تۆیە مسلمانە تەواو کەواتە واجبە خۆ یەکترمان خۆش بووە کە یەکترمان خۆشویست هەم لە دنیاشدا ئیسفادە لێک دەکەین لێک نزیک دەبینەوە جیاوازیەکانمان چا دەکەین لە قیامەتیش ئەوە ئەو کاتە ئەین المتحابین فیە چێن ئەوانەی لەبەر من یەکتریان خۆش دەویست آخر بەڕاستی ئەو خۆشەویستە بوو کە ئەوەندە کاریگەری هەبوو لەسەر ئەو کۆمەلگای دەوروبەری حتا لە سەدەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەیدانێک هەبوو عادەتی ئەو کاتەوە بوو کۆیلان دەفرۆشن کۆیلە عەبد هەبوو کە ئیسلام هات دەوردە خلاصی کرد دەڵێ لە مەیدانەکە یەکێک لە کۆیلەکانی هەواری دەکرد دەیگوت توخوا هەر کەسێک من دەکرێت چیم پێکا با پێم بکە بەس منعم نەکا لە دوای نوێژکردن لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشاکە ئەمە کاریگەری خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ دەوروبەری حتا یەکێک لە هاوڵان کە ناوی سەهل بوو کە مانع بوو لەوەی کە لە سڵحی حودەیبیەدا بنووسرێ محەممەد ڕەسوول الله وتی نا دێ بنووسرێ محەممەدی کوڕی عەبدوڵڵاه بەڵام دوای ئەوەی کەوا مسلمان بوو عنی ئەوەندا کە لە ڕق بۆ کاتی دوای ئەوەی کە مسلمان بوو کە پێم ساڵ دەستمێژی هەڵدەگرت دەچوو ئاوەکەی دەگرت ئاوی دەستمێژەکەی بە دەموچای خۆیدا دەکرد موەکانی پێم ساڵ هەڵدەگرتەوە ماچی دەکرد یعنی ئەمە کاریگەری یعنی بەڕاستی ئێمە مامۆستا ئێمەی کورد و هەموو مسلمانان چاکترین دەرمان بۆ ئێمە خۆشەویستیە نەک لە یەک خوێندن و دژایەتی و لە مینبەرەکان و لە کەناڵەکان والله ئەمە پیلانی ناحەزانی ئەم میلەتەیە مسلمانان کاکە ئێمە هەمومان برایەکین وەرن ئەو خۆشەویستی ئیمانیە بە کۆمان کاتەوە پێکەوە دابنیشین لەوانەیە من غەڵەت بم لەوانێت تۆ غەڵەت بی ئەم خۆشەویستیە بە خۆشەویستی مەسا عەسەلەم کۆبینەوە نەک من لەڕقێتەوە بچم لەولا مەولودێ بکەم و ئەوی لەڕقێوی بڵێ وەڵا ئەوە تۆ ئاوات کرد و بیدع و شرک و وەرە کاکە با دابنیشین یعنی ئێمە بگەڕن بۆ قورئان و سنت ئەمە چارەسەرەکەی ئێمە شەومان دەزانین ئەو مەولودەی کە دەکرێت یعنی ئەو واقعەکە دەزانین خۆ تەئسیلێکی شەرعی نییە نە سنەتە نە واجبە نە جەژنە نە فەرزە ئەو هەموو ئەوەی کە خوێندەوار دەزانێت بەڵام عادەتێکی جوانە دەتوانین ئیستیغلالی کەین بۆ دەعوە نەک بۆ دەعوەت و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم جارێشکە یعنی بەو خۆشەویستیە کۆبینەوە ئێمە پەرتەوازەین
دەردی پەرتەوازەی هەمومانی کوشت یعنی بەڕاستی پێویستمان بەوە هەیە لە سای ئەو خۆشەویستیەوە کۆبینەوە لە یەک بگەین بە یەک بگەین بە یەکگەیشتن لە پێناو لە یەکگەیشتن ئێمە هەمومان برای ئیمانین یعنی بەڕاستی ئەمڕۆ لە هەموو کاتجاتر پێویستیمان بە زۆر باش مامۆستا لە قورئانی پیرۆزە خۆشەویستی خۆی پەروەردگار لەلایەن بەندەوە بەسراوەتەوە بە شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە چۆنە ئەگەر ئەمەمان بڕم بکەیتەوە ینی تۆ سەرێکێک ئەگەر ئینسانێک بێوێ خی گەورەی خۆش بوێ ئەبێ فەرمانداری پێغەمبەری خوا بێ ئەنجا خۆشەویستی درێک دەسەکەوت باشە ئێمە ئەوە بڕیارمانداوە خوامان خۆش دەوێت ئەوە الله جل جلاله خدامانە ليس كمثله شيء نە لە زاتە و نە لە صفاتە وێنەی نییە بەڵام ئێمە چۆن بزانین ئەو خوا ئاوایە و چۆن بزانین پەیامی خوا ئەگەر لە ڕێگەی پێغەمبەرێکەوە بمانە نێرێت یعنی خۆمە خوا نابینین و ئێمە ناتوانین لەگەڵ خوا دابنیشن و هەڵسکەوت بکەین چونکە نە لە زاتە و نە لە صفاتە وێنەی نییە کەواتە ئێمە لە ڕێگەی پێغەمبەرەوە خوا دەناسین ئێمە لە ڕێگەی پێغەمبەرەوە خوامان خۆش دەوێت لە ڕێگەی پێغەمبەرەوە خوا دەناسین کەواتە خوای گەورە لە ڕێگەی جیبریلەوە سەلامی خوا لەسەر بێت پەیامەکەی ناردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوش گەیاندوویەتی بە ئومەت لە کاتێکدا زۆر ماندوو بووە زۆر هیلاک بووە پیاوتە سیحرباز جادو شێت چی ئەم هەموو یعنی ئێستا گە تۆزە ئیلتیزاماتی پێ دەڵێمە تیرۆریست و تون تیژە و تون ڕۆ بەڵام شتەکانی خۆیان نابینەوە بڵێ خۆیان زۆر شەریف بن بۆیەوە کە ئێمە ئەگەر پێغەمبەر نەبێ لە ڕێگەی پێغەمبەر خوامان ناسیوە ئەگەر پێغەمبەر نەبێ ئێمە دینی حەقمان نەدەبوو ئێمە خوامان نەدەناسی ئەو کاتە دەبوو وەکو چۆن کورد پێش ئیسلام هەر کەسێ ژنی بێنایە دەبوو یەکەم شەو لای بەگو ئاغاکانی فارسەکانی دەوڵەتی ساسانیەکان بووایە یەکەم شەو لای مەسئولەکان و گەورەکان بووایە ئەگەر ئەو پێغەمبەر ئەو دینی بۆ ئێمە نەهێنابە نەمانزانی حەڵاڵ و حرام کامە پێغەمبەر صلی الله علیه و سلم دینەکەی بە عەمەلی کردووە بە عەمەلی پەیامەکەی پێگەیاندوین ئەی ئەگەر بە عەمەلی نەبێ ئێمە چۆن چۆن نوێژ بکەین خوا دەفەرمێ ئەقیمی سەڵات پێغەمبەر فەرمێتی صلوا كما رأيتموني أصلي من چۆن نوێژ دەکەم ئێوەش ئاوا نوێژ بکەن ئەگەر ئەو نەبێ من نازانم نوێژنی ئەوڕۆ چەند ڕکعات بووە بەیانی چەند ڕکعات بووە یان چۆن نوێژ بکەین لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم قورئانێکی زیندوو بووە بەسەر زەویدا پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێنەری خوا بووە نوێنەری کە هاتووە پێغەمبەران هەمویان نوێنەری خوا بوون بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئیمام هەموو پێغەمبەرانە و گەورەی هەموو پێغەمبەرانە ئەگەر دینەکەی پێغەمبەریش هات هەموو دینەکان نەسخ بوونەوە چونکە دینەکانی کە بۆ قەومێک بۆ کاتێکی دیاری کراوە بووە بەڵام دینی پێغەمبەر صلی الله علیه و سلم دینی پێغەمبەری آخر زمانە دینی حەزرەتی عیسا و موسا و ئیبراهیم و یوسف و هەموو پێغەمبەرانی لەخۆ گرتووە یعنی کەسێک بەڕاستی بڵێ من مەسیحیشی ڕاستەقینەم جوولەکەیشی ڕاستەقینەم دەبێت شوێنکەوتی ئەم قورئانە بێت چونکە مافی هەر هەمووانی تێدا باشە مامۆستا کۆتا پرسیارمان ئەگەر لە چەند خولێکێکا وەڵاممان بیتەوە بە کورتی سوپاس دەکەین ئەوش ئەوەیە کە مامۆستا ئێستا ئەوەی کە پێگوترێ مانجی مەولود و هەروەها ئەو بۆنانەی کە تیا ئامادە ئەکرێ جەنابەت باست کرد ئەسڵێکی شەرعی نییە بەڵام ڕەنگە عورفێکی خراپ دەکرێت بقۆزرێتەوە بۆ هەروە بەکاربێنرێ بۆ کەناڵێک بۆ بانگەوازکردن بەڵام مامۆستا زۆر جار بە ناوی بیدعە و ئەوانەشەوە لێ ئەدرێەوە ینی ئەم بۆنانە زۆر مثلا بۆ من ڕێگار جیرێ لەوەی کە کەسێک خۆشەویستی دەربڕێ لەجێ ئەوەی کە پاکرێتەوە ئەوەی کە جەنابەت گوتن لە شرکیات و خورافە و نازەم ئەلەم بابەتانە پاکرێتەوە بکرێ بە بۆنەیەشی باش زۆر جار لێ ئەدرێ بە ناوی بیدعە و ئەوانەوە بە ناوی ئەوەیە کە ئەمانە شتی خراپی تیاکرێ خوا نەکردە یا مەسەلەن بیدعەی تیاکرێ داهێنراوەکە کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەبووە دڵی مسلمانانی لەسەر سار دەکرێتەوە جەنابەت سەبارەت بە مەڵێکی مەسەلەی مەولود لە ناو زانایاندا مشتڕۆژی زۆری لەسەرە زانایان قسەی جیاوازیان لەسەر کردووە وەکم لەسەرتەوە باسم کرد نە جەژنە نە سونەتە نە فەرزە نە لە سەردەمی پێغەمبەر و ئەبوو بەکر و خولەفای ڕاشدین و ئەمانە لە سەدەی 400 ساڵ دوای پێغەمبەر لە دەوڵەت فاتیمیەکاندا دروست بووە دوای لە سەدەی شەشەمە سوڵتان مزەفەرەدین هێنای بۆ هەولێر کە سوڵتان مزەفەرەدین تورکیش بۆ زاوای سەلاحەدین بۆ خەڵکی وازانێ کوردە کوردیش نەبوو ئەگەر ئەو خزمانە لێمان تۆڕە نەبن ئەمە وەکو مێژوەکەی بەڵام طبعا علماء زاناني أصول الفقه دفرمون الأصل في العبادات الحظر والأصل في المعاملات الإباحة لبرأوا مسألة مولود اشتيك لدائرة معاملاتها لدائرة عادتها كما دام عادتها وكل سرتها أماجن بيدا إما دتشين باشي دكينو وتشاشي دكينو وكو أداتك وميكانيزمي شي دعوة بكاري ديانين بويا ما دام العاداتها
ئێمە دەتوانین ئیسفادەی لێ بکەین ئەممان ئەوە دەزانین کە ئەنجار بۆ مەسەلەی بێدع و نابیدعش ئەمە زانایان قسەی زۆریان لەسەرێتی بەڵام بیدعا لە عیبادەتایە ئێمەش بڕوامان بەوە هەیە دژی بیدعین دژی شرکین دژی خوڕافین دژی ئەوەین کابرا بڵێ هاوار کاتە غەیری خوا یان مەسەلەن پێغمبەر بەخوا دابنێ یان قەبر پەرست بین بەڵام دەی ئەی باشە ئەی لەکوێ ئەو ڕاستیانە بە خەڵک بگەێنین يعني وكنالا او ام دوسي كنالا اسلامي هن كشد براسي كان بخلقين اي خو بتماي كنالي كبين والله بهر قراني بس مرزم بي لبروا اما او مجلسانا لجمعه وجماعه دين راسك بخلق دقينين خلشين اما دين راسك بلا لنا زانان ده هندق مشتمر امانه هي او زانان اما الرز لهم يندقرين يش لزانان ده فرمي اما سالاشيش كمالاتي زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد خامیشی زانایانی سوپاس دەکەین کە لە باسپاسی ئەمێوارەیە لەگەڵمانەوە ئێمەش لە خۆی گەورە پاڕێنەوە ئینشاءالله بۆ خۆشەویستی پێ صلی الله لە بەر شفاعەتی پێغەمبەرمان کە ئینشاءالله بەڵە خۆشەویستان بەم جۆرە گەشتیدا باس و خواسی ئەمێوارەیەش تاکو و بێگەشتنەوەی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە هەسپێنی خواتان لەگەڵ سوپاس مامۆستا.